یەکێکە لە مەیدانی ئاژەڵ فرۆشان لە هەڵەبجە هاوڵاتیانیش ڕوو لێرە دەکەن و ئاژەڵ دەکردن و سونەتی قوربانیکردن زیندوو دەکەنەوە. جیاواز لە ساڵانی ڕابردوو ئاژەڵی ناوخۆ کەمی کردو و هاوردەکردنی ئاژەڵیش لە وڵاتانەوە سنوودەر کراوە، بەڵام ماوڵاتیان گەرموگوڕن لەسەر قوربانیکردن. زۆر گرنگە لەم کاتە پیرۆزە خەڵگەڵچێ بە ئەنجامدانی قوربانی بۆ جەژنی قوربان و بۆ ڕەزامەندی خوا و پێغەمبەر. هەرچەند ئێستا باری دارایی خەڵک تۆزە گرانە، مۆزوعی ئەو قەیرانەی کە بەسەری هاتوو سیاری ئاژەڵیش تا ڕادەیە گرانە، هەر باشە لەخوا بەزیاو بێ. و وەڵام موسڵمانان ئەبێ هەموو کاتێک قوربانی بکەن و پێغەمبەری خۆیان پێمانە فەرمیێڵە قوربانی بکەن و ئەوەی قوربانی نەکا نەیەتە شوێنی نوێژگاکەی ئێمە ئەوە زەرورە ئەو نەواجبە. جا ئێمەی مسلمانین ئەبێ مسلمانان ڕێنماییەکان قبولکەن و پەیڕێی شتەکان بکەن و واجبە لەسەرمان ئەوەی هەیبێ ئەبێ قوربانی بکە. لەم مەیدانی ئاژەڵ فرۆشتنەدا نرخەکان جیاوازن. ئاژەڵی بچووک بە زینە قەپان کیلۆ 8,000 و ئاژەڵی گەورە 7,000 دینارە. ئاژەڵ فرۆشان دەڵێن جیاواز لە ساڵی ڕابردوو ڕێژەی قوربانیکردن زیادی کردووە. وڵا بەنسبەت فرۆشتنەوە خراپ نییە، زۆر باشیش نییە و خراپیش نییە، خوانەی بڕێ باش، بەڵام سعرەکەشی زۆر گرانە. لە چاو ساڵانی ڕابردووە ینی زۆر گرانە. حیوانێکی مثال با بڵێم بۆ کە دوو حیوانێکی پێدارێک پار و پێداری کردبێ زۆر گرانە، مەبلەغەکەی زۆر ئەمساڵ. جا بەنسبەت هاوردەکردنی شوهای حیوان کەم هاوردەیە کرێ لە وڵاتی یاران و لە وڵاتانی دەوروبەرەوە، بەڵام نەگەیگە و ئاسێکەوە نرخی دابەزێنێ. وەڵایی خۆشبات بەخۆ باشە، بەس وەکو پار نییە. پار حیوان زۆریش و مشتری زۆر و ئێستا پار من مێ خۆم کیلۆم داوە بە 6 ڕابێ، یعنی وە کەمتریش بووگە. ئێساکە دەی مێ کیلۆی 8,000 کاوڵ نییە و مەشەن شەکوان کیلۆی 9,000 بزن پار وە 5,000 ئیسا وە 7.5 قەزیەکە ئەوەیە گرانە، خەڵکیش باخەڵەکەی کەمە. هەڵەبجە تا ئێستا مەیدانێکی گشتگیر و ڕێکخراوی بۆ فرۆشتنی ئاژەڵی نییە. لە جژنی قوربانی پیرۆزیشدا وڵاتیان سونەتی قوربانی زیندوو دەکەنەوە و لە 4 شوێنی شارەکەش مەیدانی کاتی بۆ فرۆشتنی ئاژەڵ لەلایەن و کەسانەی ئاژەڵدارن دروست کراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.